ئێستا بۆ کردنەوەی بەرنامەکە دەچینە سەر لیستی ستارت، پاشان ئۆڵ پرۆگرام، و ئێستا دەچینە سەرەوە نووسراوە ئەدۆبی پریمیەر پرۆ CS3. یەک کلیکی لێ ئەەکەین، چاوەڕوانە بین ئێستا بەرنامەکە ئەکرێتەوە. کاتێک کە بەرنامەکە ئەکرێتەوە ئەم پەنجەرەیەمان بۆیێت، پەنجەرەی وێڵکەم. لێرە سێ ئیعازی تایە. یەکەمیان نیو پرۆجێکت، واتە بۆ دروستکردنی پرۆژەیەکی نوێ، و ئۆپن پرۆجێکت بۆ کردنەوەی پرۆژەیەک کە پێشتر خەزممان کردووە و بەشی هێڵە. و لێرە ریسنت پرۆجێکت، واتە پێشتر دەستکاری پرۆژەیەکمان کردووە، ئەو پرۆژەی دێتە ئێراوە. ئێستا بۆ کردنەوەی پرۆژەیەکی نوێ نیو پرۆجێکت دەکەین، و لێرە ئەم پرۆژەی دەکەینەوە ئێستا کە پێشتر دەستکاریمان کردووە سەرەتا. بەڕێزان، ئەمە ڕووکاری بەرنامەی ئەدۆب پرایمەرە. لە بەشی سەرەوە مینۆ باڕەکانی تایە، لیستی فایل و ئێدیت، پرۆجێکت، کلیپ، سیکوێنس، مارکە، تایتڵ، ویندۆ، هێڵ. هەر یەکایان سوود و تایبەتمەندی خۆی هەیە. ئێستا لە بەشی چەپی بەرنامەی ئەدۆب پرایمەر بەشی پرۆجێکتی تایە. ئێرە بەشێکی زۆر گرنگە لە بەرنامەی ئەدۆب پرایمەرە کە لێرەوە ئەتوانین فایل داخلی بەرنامەکە بکەین، فایل و وێنە و هەر شتێکمانەوێت داخلی بەرنامەکەی بکەین. و لە بەشی خوارەوە سێ بەشی تایە. بەشی ئینفۆ، واتە زانیاری. کاتێک کە ئێمە وێنەیەک یاخود پارچە ڤیدیۆیەکمان داخلی بەرنامەکە کردووە، زانیاری تەواومان دەربارەی ئەو پارچە ڤیدیۆیە ئەو ئۆدیۆیە دەداتێ. و بەشی ئیفێکت، بەشی ئیفەکتەکانە، و هیستری بەشی مێژوو هەروەک لە فۆتۆشۆپ هەباس کراوە. لە فۆتۆشۆپیشە بەشی هیستری تایە بە هەمان شێوە. بۆ کاتێک کە دەچینە سەرەوە بەشی سۆرس، واتە مۆنیتەری یەکەم. ئەم مۆنیتەرە بۆچی بەکاردێت؟ کاتێک کە ڤیدۆیەک، ئێستا ئەم ڤیدۆیە پێش ئەوەی ڤیدۆکە داخلی بەشی تایملاین بکەین، دەتوانین لێرەوە دوو کلیکی لێ ئەەکەین و لێرەوە ئەیبینی ڤیدۆکە پێش ئەوەی داخلی بەشی تایملاینی بکەین. و ئیفێکت کۆنتڕۆڵ، و هەروەها ئۆدیۆ میکسەر. ئەم بەشانە لە خۆ دەگرێت. و مۆنیتەری دووەمیش بە پەیوەستە بە بەشی تایملاینەوە. هەرچیەک لە بەشی تایملاینە بکەین دەتوانین لە مۆنیتەری دووەمەوە کارەکەمان ببینی. و هەروەها لە خوارەوە بەشی ئۆدیۆ توڵ و توڵی تایە کە پێشتر باسی توڵەکانەکەین و کە تایبەتمەندی کاریگەرن بۆ بەرنامەی ئەدۆب پرایمەر.